ئەمە ڤیدیۆە بۆمان هەڵگرن مەرێمی کوردستان کۆتایی پێدێ وەکو محافەزەش ئەبێ مەمنون بی مامەڵەمان لەگەڵا بکرێت هیچ پەیوەندێکی پشتی کامێرامان نییە بەڵام ئێستا ئێمە دوو هاوپیشین بەرامبەر یەکتری دانیشتوین ئێستا قەزیە مدیر عامەکە پارتی تێگەیاندووە ئێمە شەریک نین ئێمە بەشدارین یەکێتی بە ناچاری چوونە و حکوومەتەوە یانی چۆن بە ناچاری ئەقڵیەتی پارتی دموکراتی کوردستان لەبێ کۆتایی پێبێ هەمیشە ئێمە پرسیارکەر و میوانەکانمان وەڵام دەرەوەن مەسرور بەرزانی هەرێمی کوردستانی بردە دۆخێکەوە بە 20 ساڵی تریش هەرێمی کوردستان لێ ناهاتە دەرەوە کۆماری ئیسلامی ئێران بەڵێنی بێکەتی نیشتمانی کوردستان داوە بۆ ئەم جارە بۆ هەڵبژاردن ئەگەر وتە ئەو ئامۆزاکەی خۆی قبوڵ نییە سلێمانی سزاداوە ئەو سەرۆکی حکوومەتە ئەی جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بەم هەموو زوخاوی تۆ چێکا لە پۆستەکە ئێوەی بەشدار ئەڵێن ئێوە کۆتایی بە تاگڕەوی هێنن مەگەر ئێوە بەشدارین لە حکوومەت هەرێمی کوردستان وتیان لەگەڵ هەموو کەسێ ڕێکەوی بەزیشێتی سەرۆک بافڵ تاکە سەرۆکە ڕابەراتی قەزیینەتەوەی دەکا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەمای چییە؟ قوارێک لە مەریخیش بێ مجااتێکن ئەمە ڤیددیۆیە ئەمە ڕادیۆنیە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئەردۆغانە لە پێشی پاسەکە بانگەشی بۆ ئاکە پاکرد بۆ کوژەکان لە نێو یەکێک لە هێزە جیاوازەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بوون هێزەکانی یەکێتی سێ قەرار لێ کەس قەرار وەرەگرن تەنها لە سەرۆک بافڵ قەرار وەرەگرن دادگای پاریس چ دەورێکی یەکێتی دەورێکی یەکێتی تیا بوو لە بەرەوەی گری دۆخی هەرێمی کوردستان کوڵی و کۆتاییشی پێهات و ئێستا ئەبێ پینۆپەڕۆی بکەینەوە و هەمیشە لە زۆربەی بەرنامەکانە زانا حەسەنی پێشکەشکار زۆرێک لە میوانەکان بانگێشتە کاو وەکو منی هاوپیشە پرسیار لە میوانەکانەکە ئێستا ئێمە دوو هاوپیشین بەرامبەر یەکتری دانیشتوین هەمیشە ئێمە پرسیارکەر و میوانەکانمان وەڵام دەرەوەن بەڵام پێم وایە ئەم جارە بە شێوازێکی جیاواز زانا حەسەن میوان و من پێشکەشکار و کۆمەڵێک بابەتی گرنگ تایبەت بە هەڵبژاردن گەنگەشە ئەەکەین و پێم وایە کە دەبێت زۆرێک لە بابەتەکان کە زۆر دروستە بیگەێنینە بینەرانی شارپرێس بەخێر بن خۆشحاڵم لەگەڵ زۆر سپاس یەکێک لە پێشکەشکارە دیارەکانی هەرێمی کوردستان گفتوگۆەکەین هەمیشە من لە مووقعی پرسیار بم ئەم جارە لە مووقعی وەڵامە بم بەڵام هیوادارم ئەو کەمیشە زۆر جار لە بەرنمەکانی خۆماڵێم بەرنمەیەکی زۆر ڕاشکاو بێ حەزەکەم بەرنمەیەکی زۆر ڕاشکاو بێ سڵاوتان لەبێتەوە کاتتان باش من خۆنچەتە هەم لە شارپرێسەوە ئەڵقەی ئەم جارە لەگەڵ زانا حەسەن کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە ڕاگەیاندن کارە دیارەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم کاندید لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی شارپرێسەوە ئەم جارە چاوپێکوتنی لەگەڵاکەین ئەنجەکان زانە دووبارە سڵاو لێبێ سەرەتا بە لە بابەتی هەڵبژاردنەوە بە شێوەیەکی گشتی دەست پێ بکەین ئێمە ئەو مەرحەلەیەمان تێپەڕانەوە کە دەگوترێت یەکێتی نیشتیمانی کوردستانیان حیزبەکانی کە تا چەند ئامادەی هەڵبژاردنە دەزانین هەمووتان خۆتان ئامادە کردو بەڵام هەرێمی کوردستان هەنگاو دەنێ بەرەبەرە نزیکە بێتەوە لە هەڵبژاردن دەوترێ دۆخەکە ئێستا لە نێو منجڵێکی زۆر گەرما وردە ئاگرەکەی قوڵب دەدا بۆ ئەوەی کە دۆخەکە زۆر گەرمترە بێ ئێوە لە ناوم دۆخە گەرمەیە خەریکی چین و چیەکەن بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان دووبارە بەخێر بن خۆشحاڵم دووبارە ئەگەر مەبەستە دۆخی هەرێمی کوردستان بێت دۆخی هەرێمی کوردستان کوڵی و کۆتاییشی پێهات و ئێستا ئەبێ پینۆپەڕۆی بکەینەوە و وردە بۆ ئومێدەی کە جارێکی دیکە ئەبدەیتی تەواوی دام و دەستگاکان بکەنەوە وەکو هەڵبژاردنیش بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە مانجی شەشەوە دوای ئەوەی یاساکە لە دادگای فیدراڵی دەرچوو ئامادەیە لە بوارە تەکنیکەکەی و لە باری کاندیدەوە لە باری حزبێ و لە باری خیتابی خۆیەوە بۆ جەماور و تەنانەت ئۆرگانە حزبەکانیشی بە تەواتی ئامادەن و بەرەو ئیتیجاهەکەشمان بەرەو وەرگرتنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمجارە ئەگەر دیقەتە دابێ هەندێشت هەیە لە ناو شەقامەکانی شاری سلێمانی ئەڵێن کۆتایی پێهێنین کۆتایی بەچی ئەهێنن کۆتایی بەو تاکڕەویە بۆ خۆسەپێنیە بەو دەوڵەتی سێبەرە لە ناو ینی حکوومەتی سێبەرە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئاهێنین ئێوەی بەشدار ئەڵێن ئێوە کۆتایی بە تاگڕەوی هێنن مەگەر ئێوە بەشدارین لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆت ڕاستە دوت ئێمە شەریک نین ئێمە بەشدارین ئەگەر بیرتان بێ لە کابینەی پێنج حکوومەتی هەرێمی کوردستان پۆستەکانیان لەگەڵ گۆڕانە دابشکە لەگەڵ زوتنەوەی گۆڕان و حزبی سۆسیالیست و ئەوانەی ترە لەگەڵ پێکاتەکانە یەکێتی بە ناچاری چوونە و حکوومەتەوە ینی چۆن بە ناچاری لە بەرەوەی دیفاکتۆیەکێ لە هەرێمی کوردستان ئەگەر یەکێتی لە ناتوانێت مەعارەزە بێ نەیەتوانی لەو دۆخەیە مەعارەزە بێ وە کۆمەڵێک پۆستیش هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کۆمەڵێک واقعیش هەیە کە وردە ڕوون بۆ تۆ لە ماوەی ڕابردووە و ئێستاشی لەگەڵدا بێ
پێویستی بە بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕەنگە معادلەیەکی نێودەوڵەتی شەبێ ئەجینا یەکێتی نیشتیمانی کوردستان شەریک نییە بەشدارە شەریک نیو بەشدارە بەڵێ حجمێکێتی نیشتیمانی کوردستان وای نەکرد بۆ جۆرە بەشدار بێ بەڵێ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە بەڕای بە دیموکراسیە بە خەباتی پەرلەمانیە بە هەڵبژاردن هەیە هێزێکی وەکو بزوتنەوەی گۆڕانی لێ کاتە بۆ ڕازی بوو بە بەشداریکردنەکە ئەمری واقع بوو بەشداریکردن دەبوو بیکە بەڵام وەکو بڵین باوەڕ هەموو جارێک کورسەکانی دابەزیوە داوای لێبوردنی کردو کورسەکانی بەرز بۆ تۆ ئیشی بۆ کردووە ئەمانە هەموو قۆناغی ساخت بوون لەوجە نەزەری یەکێتی ئاساییە ژماری کورسی دابەزێ ئەو پراکتیزەکردنی دیموکراسی بەڕای ئێوە بووینە هێزی سێمیش قبوڵمان کرد ئەوە تا ئێستا ئەبیری لە سنووری پارێزگەی سلێمانیا لە پێنجوێنە لە قەڵازەیە خێر نییە حەقی خۆیانە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەست و پەنجەی لەگەڵا نەرم کرد و ڕۆژێک قایمقامێکت بینیوە بێتە سەر شاشە هەیەگرت و بەیەکی گۆڕان بە هیلانێکی تر بێ بڵێ یەکێتی استفزازمەکە ڕۆژێک مدیر ناحەیەک مدیر عامێک محافظی سلێمانی هات پێ بڵێ دەروی سلێمانی هەیە بەڵێ بێگومان یەکگرتووی ئیسلامی کوردستان 23 پۆستی هەبوو لە پارێزگای دهۆک بە ئستحقاقی خۆی وەریان گرت بوو لەبەرەوەی دەنجیان بە یاسایەک نەدا بە یاسای پەرلەمانی کوردستانەدا هەمواری یاساکە وتیان پۆستەکان نامەنەوە یەک مدیر داوای وەرگرتنەوەی ئەو پۆستانە پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە ئەرزی واقعا چێ لەگەڵی پارتی دموکراتی کوردستان ئێستا ئێمە پارتی دموکراتی کوردستان ئێمە ناڵین پارتی دموکراتی کوردستان کۆتایی پێهێنین ئەقلیەتی پارتی دموکراتی کوردستان لەبێ کۆتایی پێبێ ئەقلیەتێک ئێستا بۆ من بۆ تەوزیادە لەناو پارتی دموکراتی کوردستانە مؤسسە نەماوە مەکتەبی سیاسیان هەبوو جاران نەماوە شتێکی دیکۆری هەیە کۆمەڵێک خۆت ئەتوانی ڕۆژنامەنووسێکی دیاری هەمویانە ناسی مەکتەبی سیاسی نەماوە ئەنجومەنی سەرکردایەتی نەماوە سەرۆکی هەرێم کە جێگری یەکەمی سەرۆکی پارتیە تەهمیش کراوە یەک شەخص لە ناو پارتیا بڕیاردە کە مەسرۆر بارزانی و دەوروبەرەکێتی ئەم ئەقلیەتەی بەسڕۆر پێتەڵێم ئەمە لە حکومەتایە ئەمە لە حکومەتە حەقەکەی بەسەر ئێمە ئەوەیە ڕەنگی داوەتەوە لە مامەڵەکردنیان لەگەڵ بەتەکید عقلیەتێکی خۆسەپێنی کەسی تری قبول نییە وتە ئەو ئامۆزاکەی خۆی قبول نییە ئەو کەسە نزیکەکانی خۆی پێشووتروانە بوو ئێستا ئێمە شۆک نین ئێمە بگاتە ئەوەی بڕیار بدەن کۆتایی بۆ عقلێتە بێنن دیارێکێتی نیشتیمانی کوردستانی زۆر سەخڵەت کردو بەمانای ئەوە سەخڵەتنی هەرێمی کوردستانی سەخڵەت کردووە دام و دەستگا حکومڕانیەکان و دامەزرا حکومڕانیەکانی سەخڵەت لاگرانی ئێوە هاتوون داوا بکەن کە دەبێ ئەم جارە کارێک بکەن کۆتایی بۆ جۆرە عقلێتە بێن بۆیە ئێوە بڵێن بناوی هەموو هەرێمی کوردستانەوە قسە بکەن بەڵێ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ هەموو لایەنگر و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوارەکەن سلێمانی سزا داوە ئەو سەرۆکی حکوومەتە بە ئەنواع شێوە سزای داوە لە خەدەمات سزای داوە ئاوی گۆپتەپە چەند سەماڵ چەندین جار هاتووە نووسراوی لە ڕێگەی میدیاکانەوە بڵاو کردێتەوە بەڵام لە داهاتی سلێمانی بەدەستێک لە داهاتی سلێمانی ئەدا یعنی لە ڕێگەی کۆمەڵێک مدیر عامی ناوەزارەتی دارایی و لە ڕێگەی کۆمەڵێک خەڵکی ترەوە لەناو ئەنجومەنی وەزیران لە داهاتی سلێمانیەدا لە لایەکی ترەوە کتاب دەرەکە ئەڵێ فەرموو لەسەر داهاتی سلێمانی ئەمە بکەن بوری ئەگەر تخواخۆنسەکان ئەوە تێ بڵێم هەرچی پرۆژەی خەدەمی لەو شارەیە تەنانەت بۆ 1 ملیۆن دینار 1 ملیۆن دینار پرسیارکە ئەو قسەی من قسەیەک نییە مەسەلەن خۆتە زای من ڕۆژنامە نووسم و بەرپرسیارم بۆ 1 ملیۆن دینار ئەگەر کەسێکی فات بێ پێویستی پێ بێ ئەبێ بڕاتەوە موافقە لە هەولێر وەربگرێ ئاوا قورجی سلێمانی گرت بوو کۆیە سەر بە پارێزگای هەولێرە لە هەموو حق و حقوقێک ئەبێ خۆی پارەی بۆ دابینکە ئەڵێ نەخێرە بێ ئیدارەی گشتیان ئیسلێمانی پارەی بۆ دابینکە ڕێگەی نێوان سیکتان هیران ڕێگەی نێوان بالیسان شکارتە باوەڕەکەی ئێستا قیر کراوە لەبەرەوە یەکێتی لێرە 500 ملیۆن دیناری لەسەر حسابی خۆی بۆ ناردۆ تاکو ئەوان قەناعەتەکەن سەرفیکەن ئێمە ئەقلیەتە ئەمە ئەقلیەتە تۆ بێ هەرچی قۆنسوڵە لە کۆڕک کۆیکەیتەوە بڵێ سلێمانی شوێنی ئیرهابە سلێمانی شوێنی هاوکاریکردنی ڕۆژاوای کوردستانە شکات بکەی لە بەردەم قوسوڵی وڵاتان شکات بکەی لە قوسوڵی تورکیا لەوێ بڵێ بەرن مەتاڕی سلێمانی بەس ڕێگەم بەبێ ڕستە پێت بڵم تەمان هەموو ئەم ڕوونکردنەوەی تۆ ئێمە
گوێمان لێبووە بە دەیان جار بەڵام لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی کۆمەڵە گۆڕانە یەکگرتووە بەرەی گەل و هەڵوێست و کۆمەڵێک لیستی تازەش هاتووەتە سەر ساحەکە ینی ئاسایی ئەم گلێ بکەن بەس بۆ کادرێکی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان منیش دەبێ وەڵامەکەمەوە بێ ئەی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەم هەموو زوخاوی تۆ چێکا لە پۆستەکە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بۆ نایەتە سەر شاشە قسە بکە بەشدارە لە هەرچی شاندایە لەگەڵ سەرۆکوەزیرانە لە هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانەیە ماشەڵڵای لێبێ هەمیشە بە خەندە ئەیبینین لەگەڵ قسەکانی توای یەک ناکرێتەوە تێم گێن ئەو دۆستە پێڵم لە کوێ یەکەگرێتەوە کاقوبات پیاوێکی گەشتبینە پیاوێکی دەوڵەتمەدارە ئەمە هینێکی عەتفێکی حەزبینی ئەمە واقعیە و پیاوێکە دقیق بۆ پیاوی دەوڵەتمەداری حکومەتداریە قوبات تاڵەبانی 18,000 19,000 چوو بۆ بەغدا لە پێنا ئەوی موچەی خەڵکی کوردستان چیتر دوانەکەوێ ئەگەر قوبات تاڵەبانی نەبێ ئەم ئەقلیەتەی مەسرورە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بە جۆرێک هەرێمی کوردستانی خستە جێژاوی ترەوە کە تەسەوری ناکەی زۆر بە ڕاشکاوی پێتەڵێم و دووبارەش یەکەمەوە ئەگەر خودی کاقوبات نەبووایە لە ناو حکومەتی هەرێمی کوردستان و ڕێگریە شاراوەکانی و هەوڵە دیبلۆماسیەکانی هەوڵە عەقڵمەندانەکانی نەبووایە مەسرور بەرزانی هەرێمی کوردستانی بردە دۆخێکەوە بە 20 ساڵی تریش هەرێمی کوردستان لێ نەهاتە دەرەوە بە 20 حەکیمی تریش بەڕایەکێتی نیشتیمانی کوردستانە بێ پارتی دیموکراتی کوردستان و خودی سەرۆکوەزیران سپاسی بکە بۆ ئەوەی لەو گێژاوە دەری سپاسی کاقوبات بکەن سنجی کردە تیری تەنانەت کادری ئۆرگانەکانی حزبی خۆشی ئێوە ئەوەندە جەسوورن ئەوەنە متمانەتان بە خۆتان هەیە ئەوەندە دەنگتان زوڵاڵە ئەوەندە بەزەیتان بە میلەتی خۆتانایەتەوە بۆ ناتوانن بگەنەوە ئاستەی زۆر بێمنەتانە سەرۆکوەزیران وەربگرن و خزمەتی خەڵک بکەن ئێستا پێتەڵێ من لەسەر ئەوەشە مەسەلەن باوەڕکە ئەگەر کاقوبات 6 مانگ 7 مانگ تەنها بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد خۆت بینیت ئەمریکا هاتە سەرخەت ئەمریکا هاتە سەرخەت کەسێکی تایبەتی نار بەڵام تەنها خەتێکی نیشتیمانی کوردستان نەبوو ئەوش مەساڵحی هەیە ئەزانی بۆ ئەم ئەقلیەتە ئەگەر کاقوبات تاڵەبانی نەبێ هەرێمی کوردستان ئەبێ بە دوو پارچە زۆر کەسەوە ئەڵێ خۆمە نانی هەرێمی کوردستان نان و قوارە ناخۆین ئێمە بیستمان بە ژیانە زۆر فشاریشە بوو زۆر زەختیشە بوو بەڵام کاقوبات هۆکاری بێکۆمانەوەی قوارەی هەرێمی کوردستانە سەرۆکێتی نیشتیمانی کوردستان دەوری چێ لەم دۆخە سەرۆکێتی نیشتیمانی کوردستانیش هەموو چاکەکان نەخستە ئەستۆی سەرۆکێتی بەکارهێنانی خزمەتەکە ئێستا پێتەڵێم سەرۆکێتی نیشتیمانی کوردستان بەکوێ خزمەتەکە بن ئەوەی ئەڵێم کە کاقوبات لە ناو حکوومەتە تۆ باسی حکوومەت لە من پرسیار کرد کاقوبات وانە بواە باوەڕکە ڕەنگە بەڕێزت بزانی کاتی خۆی PMF بوو کڵاوەشینەکانیان هەبوو سوپای تورکیا و میتە تورکیەکان بوون ئاهاتنەوە دێگەڵە و خەلیفان جالبەرمان زۆرە باش وەڵامی سەرۆکێتی نیشتیمانی کوردستانم بەرەو بۆی دوای ئەوە بە تایبەتی بینە دۆخی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان 13,000 چوو بۆ لای سەرۆکی پارتی دموکراتی کوردستان وتی من نیەتی پاکم هەیە ئەبێ ئێمە کوردانە ئیش بکەین ئەقڵێتێکی تەواو نەتەوەی هەیە کاک بەڵام بە قسە نیە بەتەنها چۆتە لای ئەگەر خۆی کەسەکە نێتە پێشەوە خۆتۆ بەتەنیا ناتوانانی شتێ بکەیت ئەگەر ئێستا من و تۆ بەیەکەوە پرۆژەیەکمانە بێگە تەنها من بم چەند نیەت پاک بم یان جەنابەت چەند نیەت پاکبی من نیەتم خراپ بێ یان نێمە پێشەوە تۆ ناتوانانی نەتیجە بەدەست بێنی پارتی واقعە کوردستان بۆی دەرکەوتووە کە پارتیی هەنگاوێکی جدی با بڵێن ئیجابیانی لەگەڵ نانێ پێتەڵێم ینی بۆی دەرکەوت دیدارەکەی هەولێر لەبەردەم هەموو دنیاوتی کاک بافڵ وتی وەرن لە دیداری یەکێتی شاوتی کاک ئێمە 45 ملیۆن کوردین معقولێ ئێمە نەتوانین قوارەیەکی پتە و بەهێزمان هەبێ ڕۆیشتۆتە لای کاک مەسعود وتێتی فەرمو ئەمە بە بەڵگە و دلیل ئەمە تەمان خەڵگەی بینێتەوە وتێتی فەرمو وەرن بە هەموو کێشەکان لە عێراق و هەرێمی کوردستان ئەوانە هاتوونەتە پێشەوە کاتێکی بەدیلی چییە سەرۆکێکی بیر لە چییە کاتەوە ئێستا پێتەڵێم خودی هەستەکەین بۆ هەستەکەین وا خوێندرێت و کاک مەسعود دەسەڵاتی نەماوە ناو پارتی دموکراتی کوردستان سیاست بە هەستکردن نابێت ئەخر ئەوەی واقعەکە کە ئیبینی ئەگەر نا منطقی تیانە کەسێک سەرۆکی حزبێک 13,000 بڵێ وەرە لە بەغا بێکەوە ڕێکەوین ڕێک نەکەوتن ئەوە بوو کاندیدەکانی بۆ ناردنەوە کاتە ئەو دەمارە چیەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو لاوازی ئەبە ئەوە تا ئێوە ینی دەسەوەستان وەستاون ینی هەستیشەکەن تەنانەت کاک مەسعود دەسەڵاتی نەما چی ئەکەن ئۆپشنی ئەم جارەتان چییە بازارێ جوابی ئەوەی سەرۆکت دەمەوە سەرۆک بافڵ کە دوای ئەوەی لە ئەوان بێ ئەمەل بوو خۆی ڕۆیشتە بەغدا بە کورسیەکانی یەکێتی بە علاقاتی یەکێتی سەرۆک کۆماری دانە باش دوای ئەوە ئێمە مۆزوعی یاسای هەڵبژاردن بوو
دەیان وەفتی نرد بۆ لای پارتی دموکراتی کوردستان وتی وەرن با لە ناو ماڵی خۆمانە حەلیکەین ئەو کاتەی مەکتەبی سیاسی لە سەلاحەدین لە کۆبوونەوەیە بوو هێمن هەورامی ڕۆژ لەو پەرلەمانی کوردستانەوە دیسان ئەوانش ڕۆیشتن بە ناچاری بە فەرمانی سەرۆک بافڵ یاسای هەڵبژاردن ئێستا هەموو حزبەکانی تریش استیفادەی لێکەن لە سای ئەوەوە ئێستا کەمترین باسی تەزویرەکرێ ئێستا کەمترین باسی ناوی مردووەکرێ ئێستا کەمترین باسی ناوی نیشتمانی کوردستان و دەرگای بەڕووی خۆیان داخستۆ ئەمجارە ئێوە نابێ باسی تەزویر بکەن بێم نەتین شتێکە بێ خڕوقاتێکە بێ ئەوە لەلایەکی ترەوە وتی وەرن با یاسای نەوت لەگەڵ عراقا ڕێکەوین یاسای نەوت ئەوە نەبوو دەستی لەوەشل کرد یەکشتی ترت پێ بڵێ خونچەخان هاتن ئەوە دادگای تحکیمی پاریس ئەمەشی بەلایەکە خست و هەر لە سەری ئەو ئەقڵیەتی کە پێی وایە پارتی دموکراتی کوردستان و ئەو ئەقڵیەتی کە ئێستا پارتی بەڕێوە هەر نمبەر دادگای پاریس چ دەورێکی دەورێکی یەکێتی تیا بوو لەبەرەوەی گەریەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان تەبابوونایە نەک ئەڕۆیش ئەگەر لەگەڵ بەغدا ڕێبکەوتنا ئەو دۆخی لێ ناکەوتەوە ئەوان هەرویستایەکێتی خۆشحاڵە بۆی هێشتا نەوت نانێردرێتەوە دەرەوە یان یەکێتی خۆشحاڵە بوو بەپێی یاسا لەسەر داواکاری ئەمریکا وڵاتانی ڕێکەوتنەوە ڕێبکەوێت لەبەر هەموو خەڵکی کوردستان استفادەی لێ کرد لە کەرکووکە وەرەقەی سپی بۆ پارتی دموکراتی کوردستان سەرۆک مۆری کرد ئەوە چاکانی ئەوە منت بە کادریەکێتی ناسا وتی بەڵێ وەرن ڕێکەوین طبعا نەزانی کورسی یەکێتی کەمیە کرد ئەگەر پارتی بهاتایەتە ناو هاوپەیمانێتە یەکێتی ئێستا 5 کورسی هەیە لە ڕەنگە وختە چواری هەبووە وتیان لەگەڵ هەموو کەسێ ڕێکەوین بە زیێشێتی کەواتە ئەم هەموو بغزوقینەی بینی نێوانێکێتی و پارتی و ئەم چەند هەنگاوە کەمەمان ماوە ئەچینە نێو هەڵبژارنێکی زۆر گرنگەوە کە ینی هاوڵاتیان زۆر بە ئاواتە خواست بوون ئەم هەڵبژارنە بکرێ یەکێتی چیەکە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەمای چییە بەڕوونی بە زمانی پێمان بڵێ بە زمانی شیرینی کوردی پێتەڵە من خۆم اختصاصم زمانەوانیە لە کەرکووکە ئەمە برینەکانی قەتماخە پێگرت جارێکی تر خەبەری بۆ پارتی دموکراتی کوردستان پارتی بەگۆڵ لێزانی ئاگادار بە ینی لای ئێوە دەستکەوتە ئێستا پێتەڵێم زۆر وتم ئێستا پێتەڵم چکە تۆ قەتع ماکەی لە نینەوە ئێمە 2 کورسیمان هەبوو لە کەرکووکە 5 کورسیمان هەبوو زاد کورسێکی کریستیان ئەوە هەموو خەڵکە زانێ وتی فەرمو 2 کورسەکە تەحکومی پێوە بکەن ئەبێ بە 6 ئێوەش 2 کورسەکەی خۆتان دەبێمە بە محافظێکی کووردا بنین ئامادە بوون لە دیوەخانەکەی سەرۆکی پارتی یعنی پاشماوەکانی بەعس جەبهەی تورکمانی تەییدەکانی گورگەبۆرەکان هەمویان کۆ ببنەوە بەس یەکێتی کۆ نەبێتەوە ئەمە کوردایەتیە ئەمە عەقڵیەتیشکردنە ئەمە واقعە 2000ەوە بوو کاک ڕێبوارتەها کە کوڕێکی هەڵکەوتووی ناو کەرکووکە کردیان بە پارێزگار ئەمە دەستکەوتی سەرۆک بافڵە ئێستا لێرە کێشەیەکمان ماوە هەرچی لە بەغدا ئەکرێ قەراری باشە بە تەڵتینەوە بە مەعاشەوە بە بڕیارەکانی دادگای فدرالیەوە بە نیەت پاچێک ئەگەر هەبێ لە بەغداوە ئەم حکوومەتی کاک مەسڕوڕە سەدیەکە قفڵیەکە ئەوە تا وەزیری دارایی بە ستافێکەوە هاتووە پێیانەڵێ بە ڕوونکردنەوەکەی خۆی هاوارەکاڵێ ڕجاءەن لیستی موچە تەلاعوب پێ و یاری پێمەکە باشەکەمان دەمایە بۆ وەکو جاری پێش و ئەمریکا ناخەنەوە سەرخەت کاکزانامادەم هیچ ئۆپشنێکدانە بەردەمانێتینەم هەرێمی کوردستانە مقابایە کە تۆزێت ئاوی بەرکەوێ ئەتوێتەوە ئەی کابرا پێی نەوتین دوای وتیان نە ئەمە خەریکی شتی ترە لە هەرێمی کوردستانە تۆمەتیان بۆ دروست کرد ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تەوژمێکی گرتوتە بەر با من ئەوت پێ بڵێم بۆ تۆ بۆ بینەرەکانم مژدەیە بۆ لانگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵتەنگەرە بۆ نارەکانی لە دوای نەخۆشکەوتن و کۆچی دوایی سەرۆک مامجەلال تاکە جارێکی دیکە قیادە و قاعیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هێڵێکی هاوتەری بەڕۆن ئەوەی قیادە ئێڵێ قاعیدە ڕێک ئۆکەیەکە ئەوەی قاعیدەش ئێوە قیادە کردوێتی لێکدا بڕاونیە جارەکانی پێشووتر لە ڕابردووە ئێمە هەمیشە لاسەنجێک هەبوو ئێستا قەرارەکانی سەرۆک بافڵ ئەوەندە خەڵکی دڵخۆش کردووە ئەوەندە کادرەکانی یەکێتی دڵخۆش کردووە ئەوەندە ئومێدی دروست کردووە بۆیە ئێمە ئەوەندە ئامادەین بۆیە ئەڵێن کۆتایی پێێنین یاخوار خاوەنی ئومێد بن بەڵام ئەگەرێکێک لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتێکی ئاسایی بێ بەو پرسیارە دەستپێکەم دێنە ناو شاری سلێمانی بە تایبەتی چونکە ناکرێ خۆمانی لێوە دەرکەین سلێمانی وەکو شارێکی تایبەت
لەناو هەموو عێراقا ئێستا ڕوبەڕووی دۆخێکە بێتەوە کە دەبوو سلێمانی ئاخر شار بێ لەناو عێراقا ڕوبەڕووی ئەو دۆخە بێتەوە. پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕوونتر سلێمانی لەگەڵ تورکایە داخستنی فڕۆکەخانەکان ئەم هەموو هێرشە درۆنیە. یعنی جاران دەگوترا چەند هێرشێکی درۆنی کرایە سەر هەولێر ئێمە هەمومان هاوارمان لێ هەستا، بەڵام ئێستا بەیانی نییە ئێمە بەدەنگی تەقینەوەیەکی درۆنی لە ناو شاری سلێمانی و لە شار و شارۆچکەکانی خەبەرمان نەبێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کەی خەبەرێ بێتەوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هێرشە درۆنەکانیش خەبەری بۆتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا سەرۆکێکی هەیە، قاعدەیەکی جەماوەری بەرفراوانی هەیە، ینی هەڵوێستێک نییە، هەڵوێستەکان لە زیادبوونان لە هەڵوێستی ژێربەژێری نێودەوڵەتی هەیە، ئاگادارکردنەوەی نێودەوڵەتی هەیە، وڵاتانی دراوسێ هەیە، پێیانوتون ئەیشەتی بەردەوامە لە هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی و خودی سەرۆکی ئەمریکا ئەم هەموو هێرشە دەکا، تورکیا هێرش دەکا و بە چاوساغی جاسووسەکانی هەرێمی کوردستان. ئەی 40 کیلۆمەتری ڕادستی سوپای تورکیا کردووە، خەڵکی سەیتەرەی دانا و جادەی قیری بۆ بردۆدارەکان لە مەنتیقەی بادینان و شیلازێ و گارە دەبڕێتەوە. کەس پرسیار لە پارتی دەکات بۆ دەیانگوت ئەو گوندانە یان ئەو ناوچانەی کە پێشمەرگیتیانە بێ ینی حیزبی بەعەس ناچێ بەلایە. ئێستا تقریبا ئێمە ژوانمان لاتووە لە بەرامبەر هێزی کرێکاران، ینی پارتی با بڵێن لە بەرامبەر کوردستان پەکەکە، ینی کەواتە تورکیا لە خۆی ئەم هێرشانە دەکات. لە خۆیەوە نییە، سەرۆکێک هەڵکەوتووە کە ڕابەرایەتی قەزیەیەکی نەتەوەیی دەکا لە ئێستاە لە هەرێمی کوردستان و لە ناو کووردا سەرۆک بافڵ تاکە سەرۆکە بەبێ بانگەش دێڵێم و بۆ تەحەداشەوە دێڵێم تاکە سەرۆکە ڕابەرایەتی قەزیەی نەتەوەیی دەکا و ئەمە لەگەڵ قسەکەی لەبەرەوەی خودی ڕەجەب تەیب ئەردۆغاوتی ئەگەر کوردێک لە مەریخیش بێ مەدژایەتەکەین، قوارێک لە مەریخیش بێ مەدژایەتەکەین. بەڵام ئەوانەی کە لە پایتەختی کوردستانن ئەوانیش کورد نین؟ ئەوانش کوردن، بەڵام دیارە کە هاوکاری سوپای تورکیان، هاوکاری تورکیان و هاوکاری ئەوەن. ئەو کاتەی کە هێرۆخان قیادەیەکێتی ڕاستپار ڕۆیشتن لە ئامەد هاوکاری هەدەپەی کرد، ئەو وەختە بەدەپە بۆ ئەوەختە بەڕێز سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئەردۆغانە لە پێشی پاسەکە بانگەشی بۆ ئاکەپا کرد. و معلومە هێرۆخانیش لەگەڵ لەیلازانە و لەگەڵ سەلاحەدین دەمیرتاشە. ئەو نانە ئەمڕۆ لەخوانە من کە ئەمڕۆ هاتوومەتە دەرێ، ینی کە خواحافیزیم لە مناڵەکان کردووە زۆر تەکید نیم ئەڕۆمەوە، چونکە ئەوەی کە دەیبینین مردن بەدەستخوای گەورەیە، بەڵام ئێستا مردنێکی کوتوپڕ لە سلێمانیان هەیە کە سارێک ئەبێ من بڕ بکرێ. ئێوە بۆ ئەم هەڵبژاردنە بەنیازن دوای هەڵبژاردن خەڵک بتوانرێت جیاوازی دۆخەکە بکە بە بێگومانی. من حەزەکەم تۆ باسی هەڵبژاردنەکەی و منیشی دۆک کاندیدێکێشێتی ناسا ئەگەر نەبێتە خەرقی قانونی. لەبەرەوەی من زۆر بە قەناعەتەوە لە تواناکانی لە ئایدیاکانی سەرۆک بافڵ ڕائەبینم بۆیە چوومە ناو پرۆسی هەڵبژاردنەوە. ئەزانم گۆڕانکاری ئەکە، ئەزانم گەنج لەم سێو گۆڕانکاریەکە، ئەزانم پرچینەتەوایەتی لەم سێو گۆڕانکاریەکە، ئەزانم سلێمانی ڕاپەڕین گەرمیان هەموو ئەوانە لە ڕووی خەدەماتەوە لەم سێو گۆڕانکاریە و ئیرادەی سەرۆک بافڵەکە. من پێشتریش ئەم توانی بەڵام لەبەرەوەی ئیرادەی سەرۆک بافڵە بینم و دنیابینی کاقوبا دەبینم و بە شانازی و چوومەتە ناو پرۆسێ. پرسیارێکی تر دەکرێت دەوترێکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆژ بەشدارە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە شێژ ئۆپۆزیسیۆنە لە پشتی لاپتۆپەکانەوە. دیسان پێتەڵێمەوە تەنها خودی چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هێندەی کەسایەتیەکی داغڵەتلی ئۆپۆزیسیۆن گلەیی هەیە. ئەمە بۆ خۆی جێگی پرسیارە، ئەمە جێگی سەرنجە. پێم بڵێ بۆ هەندێک کات ئۆپۆزیسیۆنن، یعنی بۆ ئەو بەشتان کە لە حکوومەتایە نەکشایەوە وەکو بەشداریتان کرد بکشایەوە ئەو نەچوونە کۆبوونەوەکانەوە ڕخنەیان گرت، بەیاننامەیان دەرکرد، هەموو شتێکیان وت چۆن داخلە دڵنابین. گەنجەکانمان لێرە بە بەرچاوی ئێمەدانی پیانین هەندێک جار ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی شەبینن جگەلەوەی بەشدارن لە حکوومەت. ئێمە لەبەر ئەوە پێتەڵێم تاکە شتێک کە کاقوبات سینجی خۆی داوەتە بەردەم ئەو ڕخنانە بۆ ئەوەی قواری هەرێمی کوردستان خۆی بمێنێتەوە. چێ قبوڵیەتی یان چێ بڕای پێەکە یان چێ جارێ، بەڵام ئەمە تاریخ ئەینوسێ، بەڵام ئەمە پرسی نیشتیمانی کوردستان بۆ لەبەر ئەوە نەمانەوە لەبەر کوردستان بە چەند کورسیەوە دەچێتە نێو پەرلەمانەوە. ئەمە خەڵکی کوردستان بڕیارەدا. خۆتان چەندتان داناوە؟ ئەزانی چۆنە خونچەخان یەکشت لە هەموو ناوچەکان منەوەی خەڵکە بینم گەرم و گوڕیەکی زۆر هەیە، ڕاستە داخلە دڵیە نیگەرانی نەعەدالەتی هەیە، هەموو ئەوانە ڕابردووە بە لەبەرێمە لە 13-14 ساڵ ڕابردووە. تازانش کە لە سلێمانی بەژدارن ترس لە سەرێکی نیشتیمانی کوردستان نییە.
ئەو کاتێککە گۆڕانجیا بۆ لێکێتی زیانی بەرکەو یەکێتی ئەم جارە بەریگەل زیان لێکێتی نادا بە تایبەتی لە سەراسی قاعدەی ئێوە ئەبێ ئاگاداری ئەوە بن بە هیچ شێوەیەک ترستان نییە نەخێر بە هیچ شێوەیەک ئەسڵەن تارگێت ئێمە ئەو حزبانە نین ئەمە پێشکەشەکەین بە پرۆسی دموکراسی ئەڵێن فەرمێش کورسی بێنن زۆرێک لە کاندیدەکان یەکێتی نیشتمانی کوردستان و بە جەنابیشتەوە دەگوترێت کە ئەم جارە وا کارەکەین سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەربگرین ئەمە قسەیتیان نییە. زانیاریەک دزەی پێگراوە کە سەرۆکی حیزبەکەی ئێوە ڕقەمێکی وتووە کە لەو نێوانەیە ئەوترە هیچی فەرمینیە باشە ئەگەر لەو ژمارەیەش گەڕین لەو گوتەیەش گەڕین یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەی کە لە بەردەمیایەتی دەبێ هێندەی ئەو کورسیانی پارتی بێ بۆی بتوانێت ئەنجومەنی وەزیران وەربگرێت بەقەت ئەو کورسیانەی پارتی بێ بەڵام واقعێک هاتوۆتە دێتە پێشەوە 11 کورسەکەی کۆتاکان نامێنێ مردوەکان نامێنێ هێزی ڕۆژ و لەشکری ڕۆژ و یازدان پەناو چێوچێکی ئەوانە نامێنێ لە هێزی تایبەت لە دەنگدانی تایبەت و گشتی شادەنگدا پارتی ئەمانی هەمووی لە دەستچۆتە دەرەوە و ئێمەش جەماوەڕێکی زۆر لەسەر ئەقلیەت و ڕوئیای لە دەوری ڕوئیای سەرۆک بافڵ کۆبووتەوە بۆیە زۆر ئیتمینانین زۆر دڵنیاین کە کورسی زۆر باشە هێنین ڕقەمی کورسەکانمان زۆر باشە بێ وەکو سەرۆک بافڵیش وتی مەسرۆر بەرزانی و ئەوانشی ئانەوێ بەبێ ئۆکەی یەکێتی نابن بە مدیر عامیش ئەیڵێنەوە من خۆم خوێندکاری ڕێبازی سەرۆک مام جەلالم سەرۆک زۆر دڵنیاین مێژوو بۆتان لێ ئەداتەوە ئەمە ڤیددیۆیە ئەمە ڕادیۆ هەر لە شار پرێسەوە ئەمە ڤیددیۆیە ئەمە ڕادیۆ من کۆمەڵە پرسیاری خێراکەم وەڵامەکانم زۆر کورکەرەوە بۆ ئەوەی بتوانین بینەران بەڕوونی هیم بکرێت. یەکێتی نیشتمانی کوردستان لەوەتی یەک سەرۆکی هەیە سەرۆکێتی نیشتمانی کوردستان دەگوترێ لە چاو چەند ساڵی ڕابردووە سەرجەم بڕیارەکان لای خۆیەوە دەرەکرێ کەواتە دەکرێ بوترێ مادەمەڵی بڵێ ینی تاکڕەوی هەیە لە بڕیاردانە بەڵێ بۆ قسەکە بۆ پرسیارەکەت نییە تاکڕەوی هەیە لە بڕیاریەکەتی نیشتمانی کوردستان بافڵ هەمووی ڕێخستۆتەوە بەڵام باوەڕی زۆر بە ڕاوێژ هەیە ڕاوێژەکە هەموو قەرارەکانی خۆی ڕاوێژەکە ینی پێشتر پەرش بڵاو بوون و خۆڕێخستنەوە دەسی پێکرد بەڵێ پەرش بڵاوین زۆر سەراحەتە ئەمە گفتێکی بیانیە هات لە ڕاپەڕین ئەبوو دابەزێ ئەخیرەکەی لە تاسلوجەوە دەرەچوو سەعات 4 نەشەزانیەکێتی چی وتووە ئێستا سەرۆک بافڵ ڕوئیایەکێتی دوای ڕاوێژ لەگەڵ هەر قوسوڵێک دێ سعاتێک لەگەڵی ئەبڕێنێتەوە لە من ڕوئیایەکێتی نیشتیمانی تایبەت بە دۆخی ناوخۆی سلێمانی لە ڕووی ئەمن و ئاساییشەوە چەند گەنجێک لە ماوەی ڕابردووە کوژرا کە بکوژەکان لە نێو یەکێک لە هێزە جیاوازەکانی ناو یەکێتی نیشتمانی کوردستانە بوون یەکێتی چۆن تەفسیر بۆ ئەماناکە دوای هەڵبژاردن دەکرێ بوترێ دوای هەڵبژاردن دەتوانێت یەکێتی سلێمانی ئەمین و ئومانەکەی جاران بگەڕێنێتەوە بۆ خەڵک حرەکەیەکی کردو لە خزمەت گوزاریە ئەگەر مەسەلە لانی کەم لە ڕێگەوبانە بە جوهدی کاقوبات بە بەرهێنەرەکانی بانکرد و کاکەوەرن یارمەتیی و شارە بدەن ئێستا تقریبەن حرەکەیەک هەیە بەڵام هێشتا کەمە و طموحی زیاتر و پلانی گەورەتر هەیە بە معلومات بڵین تازە خەریکە ئەگەشێتەوە بێ وای پێڵێن لەسایەتی و پارتیا بەبێ جیاوازی ئەمە دەسەڵاتمانیە هەردوولاتان بەشی خۆتان تاوانبارن لەوەیە ئەوەی کە هەر کەسێک تاوانێکی کرد بێ یەکێتی خۆی لێ نەکردوتە بەرپرس لە هێزی لە هەر هێزێکی دیاریکرا بوو بێ بە فەرمانی سەرۆکەکەم بەرەوە ئەو دۆخی کە ئێستا گوزارێ لە سلێمانیا چۆن چاکەبێ بەدەستی کێ چاکەبێ ینی لە ماوەی ڕابردووە هێزەکانی کۆماندۆتان هەیە چەند هێزێکی ترتان هەیە چەند گەنجێک کوژرا ئەمە بۆ خۆی مای شۆکێنەرە لە سلێمانی چونکە قەت ڕانەهاتۆ بەو جۆرە ڕووداوانە ئێستا ئەمانە ڕوئەدەن زۆری ژمارەی هێزی ئەمنیە لە ناویەکی پیاوا دەکات هێزەکانی یەکێتی سێ قەرار لێ کەس قەرار وەرەگرن تەنها لە سەرۆک بافڵ قەرار وەرەگرن و هەر کەسە و بەڕێوەبەرایەتیی خۆی هەیە و سەرکردایەتی پاساومان ئەوەیە هەموو ئینسانێک منی ڕۆژنامە نووسیش ڕەنگە لە دەرەوە ئەعسابم بگاتە شوێنێ غەڵەتێ بکەم بەڵام لەسەر دەستگاکەی خۆم لەسەر حەزبەکەی خۆم حساب ناکرێم بەڵام ئێستا دەستیان کردو بۆ معلومات حزبەکەی خۆم کردم بەڵام ئەخرنا بەرزی چەکی حزبەکە بێ ئێستا چەک بە ئاسانی دەستەکەوێ چەک وەرەگیرێتەوە و دەستکراوە بە پەروەردەی کۆمەڵایەتیش لەنا ئەو هێزانی کە جەنابەت باسەکەی و زۆر بە دەقیقی پێ دڵم هەر پەروەردەیەکی تەواو کۆمەڵایەتی پەروەردەیەکی ئەخلاقی بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانە لە داهاتوو بە هیچ شێوێک ئەگەر زەرگمان کزاکە بۆ شەهیدکردن و جان لە دەستدانی بەڵام بۆ شێوێژ نەبڵێ سلێمانی وێرانە لە مێژەوە هەتا ئێستا کۆماری ئیسلامی ئێران پەیوەندێکی تون و تۆڵی هەیە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە هەردووکمان جگە لە ڕۆژنامەنووسی و جگە لە کادریتۆ من شاڵاتێکی ئاساییم لە ناو خەڵکە دەوترێ کۆماری ئیسلامی ئێران بەڵێنی بە یەکێتی نیشتمانی کوردستان داوە بۆ ئەم جارە بۆ هەڵبژاردن ئەگەر
تەنها یەک کەسیش نەچێ بۆ سندوقەکانی دەنگدان 15 کورسی مسۆگەر بێ ئەم قسانە تا چەند بەخوا و ڕاست نییە خونچەخە کۆماری ئیسلامی ئێران ڕەنگە لە ئاستی گشتیە لە ئیتارە عامەکەیە تەدەخول بکە بەڵام ناچێتە تەفاسیلەوە بەی شێوێک هەرتۆ لە سەرۆکایەتی کۆماری خۆیان مەسەلەن جەلیلیان و پزیشیان هەبوو خۆ پزیشیان ریفۆرمس بوو ئەو پزیشیان دەرچوو ئەخۆ ئەگەر بێت لە کەرکووکە شوێنێکی زۆر هەستیارە هێزی حەشدی شعبی کە بە حساب بە تەواوەتی وابەستەی ئێرانن کاندیدێکیان بۆ دەرنەچوو ئێران بۆ کاندیدەکەی ئەوەی دەرنەچوان ئێران مامەڵەیەکە کا پێم وایە هەندێک جار یارمەتی پارتی زیاترەدا لێ هاتنی پزیشکیان بۆ هەولێر وا قەرارەکە بگاتە پایتەختی کوردستان چاوی بە سەرۆکیەکەتی نیشتیمانی کوردستان دەکەوێت یان ئێوە بۆ خۆتان پەیوەندیەکانتان بە جۆرێکە لە پشتی کامێراوە دەکرێت هیچ پەیوەندێکی پشتی کامێرامان نییە بەڵام زانیاریم نییە لەسەر و ئیشە پرۆتۆکۆڵیە بەڵام ئەگەر تیمی حکوومەت ببینێ کاقوبات لەوێ ئەبینێ و هاتنیی وەکو چۆن مەسەلەن دوو وڵاتی دراوسێن زۆر بە ئاسایی بینین بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ پەیوەندێکی ژێربەژێری نییە ئەوەی هەیبێ ئەوەی جێگەی دڵخۆشیە کە سەرۆک بافڵ ئێستا وای لێ کردووە بە دووشە هەم خەڵکی شتێگەنێم لایەنە سیاسەکانی شتێگەنێ ئێستا قەزیە مدیر عامەکە پارتی تێگەیاندووە بۆیشە لەوەتەی سەرۆک بافڵ و تێتی بەبێ ئۆکی یەکێتی نابێتەوە بە مدیر عام ئەوان کەوتونەتە خۆیان جوڵاندنی هێنانێ ناو پرۆسەکە ئێستا ئەوە نەماوە خۆی وتی لە قەلاچۆلان وتی برادەران جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان دوای هیچ حەزبێک ناکەوێت وە قسەکەی خۆی بە عەمەلی جێبەجێ کرد پرسیاری پێشکۆتایی یەکەم کەواتە بەپی ئەو قسەیە و تەنانەت ئەو سوێن دەبێت کە سەرۆکەکەتان بە زمانی ئەو لاش با بڵێن بە زاراوی خۆشیان بە لەجێکی خۆیان خواردی نیشاندانی هێزە لە یەکێتیە کە بەبێ ئۆکەی یەکێتی ناتوانن هیچ پۆستێک وەربگرن یان ئەوە تا ئەوە یەکێتیە بەبێ ئەوەش دەتوانێت هەموو شتێ بکە تێمەگەێنی کە کامیانە ئێمە ئەمانەوێ بڵین بە هاوبەشی بە شەراکەت بەڵام بە عەقڵیەتێکی تازە خەڵک بەرگەی و دۆخە ناگرێ گەنجی تر نابێت لە دەریاکان بخنچێ فڕۆکەخانەکانی ئێمە لە شوێنان جێگەی دڵخۆشین بوون بە پرسەخانە تۆ سەیری سۆشال میدیاکە هەموو شوێنی باوەش و دابڕانی ئازیزەکانێتی کوڕەکەی بەڕێەکە دەستەکە بەگریان کوڕەکەی دێتەوە دەستەکە بەگریان ئەم هەموو جەرگ داخکردانە ئەبێ کۆتایی پێبێ هەرێمی کوردستان بەرگەی ئەم جۆرە حکومڕانیە ناگرێ و ئەگەر ئەوان دەست و پەنجە لەگەڵ سیاست یەکێتی نیشتیمانی کوردستانە نەرمکەن هەرێمی کوردستان ئەچێتە قۆناغێکی گەشە سندوتر ئەجینا ئەمە جارێکی تر ئێڵێم و بۆ تاریخیش ئێڵێم هەرێمی کوردستان کۆتایی پێدێ وەکو محافظەش ئەبێ مەمنون بی مامەڵەمان لەگەڵا بکرێت لەبەرەوەی تەحملی ئەو دۆخان ناکە خەڵک ئاوی نییە ئەبێ پینەوپەڕۆی بکەین و خەڵک کارەبای نییە ئەبێ پینەوپەڕۆی بکەین و تەبەقەیەک لە ئاسمان و تەبەقەیەک لە خوارەوە بێ پینەوپەڕۆی بکەین و گەنجە خنچێ ئەبێ پینەوپەڕۆی بکەین و تخوا ببوورە بە ئارەزووی خۆت ڕۆژنامە نووس بگری و بخیتە کونجی زیندانەوە ئەبێ پینەوپەڕۆی بکەی و بەخوا بە هەرێمی کوردستان بەرگەی و عەقڵیەتەی مەسرور بەرزانی ناگرێ بۆیشە بە متمانەوە بەهێزەوە بە ئیرادەوە کە قوت لەخوا لە خەڵکی کوردستان لەو کارانەی کە سەرۆک بافڵ لە ماوەی 2 ساڵە پیشانی خەڵکی کوردستانی داوە پێیانەڵێن وەرن باش قۆڵتان هەڵماڵی و سێر تەماشاتان نەکەین بڵێ دیلێت کەس دیلێت ناکەین کەسیش وەکو هینەڵێ مەفع ناکەینەوە بەڵام وەرن دەستە خەینە ناو دەستیەک بەڵام بە گۆڕانکاری زانا حەسەن لە ڕێگەی شارپرێسەوە چی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەڵە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لانی کەم ئەوانەی میلیشان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە متمانەتان بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ لە ڕابردوو ڕاستە نادادیمان هەبووە کەم و کورتیمان هەبووە نەعەدالەتیمان هەبوو بێسەروبەریمان هەبووە بەڵام خۆمان ڕێخستۆتەوە خاوەنی قسەی خۆمانین ئەمە ڤیدیۆە بۆمان هەڵگرن سەرۆکێکمان هەیە کە بڕوایەکی پتەوی بەخوای گەورە هەیە ئیرادەیەکی بەهێزمان بە خوێن و خەباتی شەیدەکانمان پێشمەرگە دێرینەکانمان کە مەندامی سەنگەر و خەڵکی تێکۆشەری خۆمان هەیە لەگەڵمان بن بۆ ئەوەی کۆتایی پێبێنین و بیگۆڕین بۆ ژیانی شایستەتر سوپاس بۆ زانا حەسەن کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندید بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئەم دەرفەتە خونچەتەها بێژەر و پێشکەشکاری هەرێمی کوردستان زۆر سوپاستان دەکەین لە شارپرێسەوە چاوپێکەوتنی ئەم شۆ کۆتایی هات بەخوای گەورەتان ئەسپێرم